وقتی مروف نزیکی کامیرت بیت مروف دی سرعه خو کم کرد وقتش کامیرت در باز بیت دی سرعه خو زیده کتب بر کامیرا لجاده کان همویان هیا بسرانسری هرما کردستانه جبر کو تابلوت هیات نمرا شقا مینش کنه دونا که به هیچ کامیرا ما ترومبیلی های سرپیچا کری سرعه 234 یعنی تو حساب خوب کرد 234 هکا او توشی ریدانه که بده چل ترومبیلیت اند چل خدانه ترومبیلیت شوفيري ما قال لك بقى شد ناف باشيري ده قايش اخو جريدت ويك خارجي فتر اجازه سنوی آرمان جامعه او ام حوالاتی بگنه پارزین کود بیتا قربانیا سرپیچیا ایکی دی دیو چون اکاب جدی دست کن وقتی بیت عقوبه کرن وقتی بیت اجازه بیت سحب کرن واسطی نزد بریتا و فراستی دیف حادثه و تشتهمی کم بند ڕووداوەکانی هاتوچۆ چەنگیان بە ڕێگا و شەقامەکان هەڵچنیوە ئەو ڕووداوانە شەقامەکانیان کردووە بە گۆڕەپانی ئەو جەنگە نەبراوە ململانی شۆفێرەکان لەو جەنگە نەبراوە و هۆکارەکان وای کردووە مرۆڤەکان قوربانی سەرەکی ئەو جەنگە بن کە ڕووداوەکانی هاتوچۆ دروستی دەکەن ئەو شەقام و ڕێگەیانە مانگانە دەیان ڕووداوی هاتوچۆتیاندا ڕوودەدەن و دەیان کەس دەبن بە قوربانی ئاسەوار و کاریگەری ئەو ڕووداوانە هێندەی قوربانیانی جەنگ زیاتر دەبێت بە لە دەستدانی منداڵ و بێباوکبوون و دوورکەوتنەوە لە سۆزی خێزان و کەم ئەندامبوون و زۆر جاریش گۆڕستانەکانیش دوای ئەو جەنگە چارەنووسی دەبێت بەشێکی زۆری ئەو کارە ساتانەش بەهۆی کەم تەرخەمی شۆفێر لە پابەت نەبوون بە یاساکانی هاتوچۆ و ئەنجامدانی مانۆڕی ترسناک و مەترسیدار و لێخوڕین بە تیژڕەوی دروست دەبێت. بەرنامی ترافیک لە مەڵقەیە باس لە یەکێک لە گرنگترین هەوڵەکانی هاتوچۆ بۆ ڕێگری لەو جەنگەی سەرشەقام دەکات کە دانانی کامێرای چاودێری خێرایە. ترافیک لە سەرەتا بە چیرۆکێکی ناخەژێنی ڕووداوێکی هاتوچۆ دەست پێ دەکات. ئەو ڕووداوەش لە ڕێگای دهۆک ئاکرێ لە درەنگانی شەو بەهۆی تیژڕەوی و پابەت نەبوون بە یاساکانی هاتوچۆ سەرڕای کەم و کوڕی لە ڕێگاکە ڕوو دەدات. ئەم ڕووداوە بووە هۆی لەناوبردنی خێزانێک. برام لە دهۆک داهاتە ئاکرێ ئەو هەفتەك بۆ ماڵێ خۆی بردبوو دهۆک بەتەمام بوو بێت و ئاکرێ ینی سەعات 6:30 و 7 تووشی ڕوودانێکی هاتوچوو بوو لە بینی دینارە و ڕۆڤێ 3 نەفەر بوون ئەوانە ژنەکەی بوو کوڕەکەی بوو هەر سێ تێدا ئەمری خۆی کردن سیارەی بەدەست چووە لەو سایتە چوویتە سایتی دیکە یەکسەر تەلەفۆن لۆ من هاتەکردن لە لای خوشکمەوە لە هەولێرێ گوتی کە برام تووشی حادیسەی بووە مشێکتر یەکسەر گوتم قەپات کەم تەلەفۆنی لۆ لێ ئەدەم
سێ چوار جار محاولەم کرد تەلەفۆنم لە لێدا کابراکەی هەر نەگرت دوایە کەتمەڕێی کابراکە تەلەفۆنی هەرگر گوتمەوە تەلەفۆنی برامە چ دەکە لەکنە تو گوتی وەڵا براوە براتم گوتم بەڵێ گوتی باشن سەلامەتن تووشی حادیسەک بووینە گوتیە تو لە چێ گوتم لە ئاکرێمە گوتی ئەوانە بەرەو تەواری ئاکرێ هاتن ئەمیش یەکسەر بە سیارەی بەرەو تەواری ئاکرێ ڕۆیشتم بەڕاستی نەمزانی و گەشمە تەواری دوای ئەمیش گوتم دەلال گوتمە چیژەکەم مامەستا گوتم کا تەلەفۆنێکی لۆ کاروانی کابێ خەبەر بوو نەیگو ئۆدا تەلەفۆنم لۆ خاری خۆ کردیە نەکردیە گوتی دەبکە تەلەفۆنی کرد چ جوابینە و ئێ دوێ کرد پیاوەکی جواب داوە گوتی داکەم ئەوە تەلەفۆنی کاروانیە بەرێمیش گوت چییە گوت وڵای عادیسەکی کرد عادیسەکی لێ قەوماوە بەس چین هیچ مەترسین ئەوە بردیانە خەستەخانەی ئاکری تەواری ئاکری وی ئەمیش دوو شەقم لە چۆچێ خۆدان دەست نوێژمە بە تا بۆم نوێژێ بکەم کوڕە کوێ گوتی قەپات و دوو تەلەفۆنی لۆ کرد سێن کرد ئەو پیا هیچ جوابی نەداوە چیژەکەش گۆستە نوێژێ بکە ناوێ خوای بینە نوێژم کرد ناوێ خوام کرد هەتا عەملم نەکرد تەلەفۆنم لۆ زاواکەی کرد لە مارکێتی گوتم وەرە بگە ئاکرێ کاروانی داعمی کردیە کامایان نەما ئەوە بوو هاتمە ئێرەش نەمزانی ئەو ڕێ هەولێ ئاکرێ خەلاص نەبوو هاتم کو جەنازەی کاروانیان برتە مزگەفتێ جەنازێ داک و کوڕەشۆ لە ژۆرێ بەتانیان بەسەدادا هاگام لە خۆ نەبوو شێت بووم نەگریانم لێات قەدەمم لێشکان کاروانیشیان جەنازەینەوە لە حەدیقەیان دانا لە دار و بازێ خۆم بەسەدادا یەک ماچم لێ کرد کەتمە خوارێ واگام لە خۆ نەبوو چی دیش بردیانە مندارەکەی برێ سێ سار بوو دە ڕۆژ مابوون لۆ سێ ساری ئەوان دە کوڕی هەبوو چەند دکتۆریان کرە تا و کڕۆکەیان هەبوو ئارێ ئەو مندارەشم هەموو لە خۆ بەهێتیمی بەخێو کردینە گەورم کردینە بابیان نەماوە 20 سارە بەخوای خوای زانی بەرێ سەرکیش سرعە بیتن و سەریع نەبیتن ئەو عالەمە و بە سیارە چونە و جوان و جەعێرا مەخابن ترافیک لا بەرەبەیانێکی زوو لە کوردستان سوچوار لە شاری هەولێر بەرەو شاری دهۆک و ئاکرەی بووکی کوردستان بەڕێ دەکەوێت ترافیک لەو شارە بە دووەداچوون بۆ زۆریە و ڕووداوانە و هەوڵی هاتوچۆ بۆ کەمکردنەوەی زیان و قوربانیان دەکات دوای چەند خولەک دەگەینە شاری دهۆک دەچینە لای وتەبێژی هاتوچۆی ئەو شارە بۆی بزانین ئەو هەوڵە گرنگە چییە کە دەیانەوێت کۆنتترۆڵی بەشێکی ڕووداوەکان بکەن. لە هەندێک جادەیان ڕێدانێت ئەوەندە قرس و گیران لێ دروست بوون لێ پشتی دانەناوان کامێرێن چاودێریە سیستەمێک گەڕوک و شەب و ڕۆژ هیچ ئاوایەکە بمای 2 ساڵەژ بووە لە هاتوچێ لەوێ لە ڕینەدایە واتە شۆفێرمە حەز لە پارەی دەکەن ئەڤە لە سەرانسەری جانێت سەلماندنا خۆی هەیە مادەم پارە هەیە سزاکی قرسە شۆفێر بە خێرای وی سزایی بەرامبەر وی سزای شێت توانت لە زاتیە خۆ کێم بگرخت لە زاتیە خۆ کێم کرد گیانی خەلکێ دێتە پاراستن.
وەکو خەڵک گازناتکردن کو دبێژن تەڵحەکە نێچیرێکە داهاتەکە بۆ حکوومەتێ دانانە کامیرا شێوەی گەڕۆکە بڕێ شێوەی کوان بژن نشکاوی یان شێوەی ڤەشارد یان نەپەنی بەروڤژ بە چەندێ ینی ئەم هەمی دەمە بژنە شۆفێری خۆ بلا هەمی دەمە هەزر سەرێتە دابیتن کامیرە لە جادەکان هەمویان هەیە لە سەرانسەری هەرێما کوردستانە ji ber ku tablut heye nimra şeqamî neşkêne tu nakevê hiç kamîrayekê bila wijdanê te kamîra bit ew baştirîn belgeya bû me hemiya êsta ji şofêr hel herêma Kurdistanê li parêzgeha Dûkê hiç sezakê kamîrê li ser nate tumarkirin bû çe çunke girîngî bi tewerê hatu çê didin derbarê danana kamîra li destê welatî daye danana kamîra li destê me danîne dibînî cadek hebûye li parêzgeha Dûkê pîdvî be kamîra nebûye em neçar bûn şinî kolî ji ber hindek zorîneya karesata li wê cadê şofêr tûşî tengaviya dibû em neçar bûn kamîrê li bidanin barkel zor cara wasa xastiye li ser pirê me kamîra dane ji ber ku pêş dem da du otomobîl li pirê de firîne ew cihene cîgane cê kamîraya barkel zor cara wasa rî daye di nava tunêlê kamîra bidanin ji ber ku li nava tunêlê medît xetoreteka mazina şofêr bi javtina diketin zêdegaviya dikitin em neçarin ku kamîrê li bidanin ئەو کامێرایە وەک تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو لە ساڵی 2012ەوە تەجروبەیەکی تازە بوو لە هەرێمی کوردستان و بەکارهێنرا مەبەست لەو کامێرایە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و ڕێگریە لە ئەنجامدانی سەرپێچی بەڵام هەندێک جار کە باس لە کامێرای چاودێری دەکرێت هاتوچۆ بە شانازیەوە بە هۆکارێکی گرنگی دەزانێت لە کەمکردنەوەی ڕووداوەکان لە کاتێک سەرەڕای سوود و گرنگی و تەکنۆلۆژیایە بەشێکی شۆفێران نیگەرانن لە کەمی مەفرەزەی هاتوچۆ زۆری سەرپێچی کە نەتوانراوە کەم بکرێتەوە هەروەها لە چۆنێتی دانانی ئەو کامێرایانە گومانیان هەیە من وی شارع دیلان مازی باشه الوره مثلا سیاره مروري البي رخيبه اس شارع دي بوم قامه دي بوم واس شو مثلا بوم كرامه هذه 6000 باش لازم مثلا نبو يصال واكيدي شو مش بشتيفه تصيره من هيك قلتي يعني داعينا كت اس حسب في داشون سيرفيس شيء نادنو چو گرفته زور مازن ریدن حادثه تقریبا يتهونو تشوني يعني خر سرعية ريمو يتهونو تشوني جيبا جينو كان يعني ساي كوميرا دي جتا كوميرا دي سسكا شو كوميرا دي بوري شني كودي كيفيشي يعني بس ويل حزل بس كوميرا دو سسكا مفرزة حتى في قوة كيما زورنينا بس هفلير بوش يعني ما بيني هفلير يعني جالك دوري هنا شاوه هنه روژه هنه باز دو کرکیمه زرپیچی زوره گلک زوره و یعنی دوری پلیس آجی بار بکه یعنی تزبیجم تقصیری نکرد بس مفرزه کیمه یعنی خاوینه باشه بازستان بچکی کیمه ترافیک لە بەردەوامی بە دەداچوونەکەی چالاکوانێکی بواری هاتوچۆ دەدوێنێت سەبارەت بە زۆری ئەو ڕووداوانە و هەوڵەکانی هاتوچۆ بۆ پاراستنی گیان و سەلامەتی خەڵک نسبت کامیرێت چاودێریە یعنی حادثەیەت کێم کرین بەس نەگەلک حتا حدێکی تقریبا نسبەی 20% دلیلژیک یعنی حادثە حتا vêgavêt berdewamın û çêdbît zortiriş berîkê berîk û kamîra danin ew jî seyare zortirêt lê hatîn û kamîra jî hinde xeletiyê teyn êt hatîne danan ew cihêt kamîra li têne danan hadîse lê nahêne kirin yani têne danan li cihekê rast berî hingî dê berî cê kamîrê dê bêjin ev kamîreya celamatê kamîreyê teyn wextê mirov nêzîkî kamîrê bît mirov dê sir'a xwe kêm ket wextê ji kamîrê derbas bît dê sir'a xwe zêde ket ev ve yani kamîrê heta hedekî kêm diket bes negelek hadîse رأيك سر كاميرا أغلبت وسزايوي جلكة زورة وباريوي جلكة ئێرە بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی دهۆکە بۆ وەرگرتنی وەڵامی دروست سەبارەت بە گلەی و گازندەی بەشێکی هاوڵاتیان
ترافیک دەچێتە بەشی کامێرای خێرایی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ئەو شارە. دەمانەوێت بزانین ئەو سەرپێچیانە تۆمار کراوە و چییە و چۆن دەناسرێتەوە کەسی سەرپێچی کار کامەیە. ئایا ئەو سیستمە تەنها خێرایی لێخڕ سزا دەدات یان هەر سەرپێچێک بکرێت تۆمار دەکرێت. کامبیرتمەی ڕادارێ زۆر ئیشیان هەیە. یەکەم یان هەکەر هاتو چوو ترۆمبیلێک زۆر سرعی بکات. یعنی بۆ میسال ما ترۆمبیلی هەیە سەرپێچیا کری سرعاوێ 234. یعنی توی حساب خۆ بکات 234 هەکە ئەو تووشی ڕیدانێکی ببێت دەچل وێ ترۆمبیلێت یان دەچل خوددانێ وێ ترۆمبیلێت. یان هەکە هاتو چول ترۆمبیلێکا دیدا دەچل سەر ترۆمبیلا بدی بێت. ئەو یەک یا دوێ هەکەر هاتو چوو مەقاهش نەبەستا بێت الكاميري داتا تويني دادا ديار كات كو أفا شوفيري قايش خو نبستا الدوساد وسيهو شاري يعني كو الدوساد صد نقطة تحسب خوب كهكر تبصر اف جهة كيف كافي يعني توشي غيدان كبي يعني توشي ستوبك قريب بديجشي قايش تنا بستا بد تو متأكد ببتو ده أكيد بجند فري دف ستريني كافي عند في جامع كافي شبتو بسرعة قصب ده شيء صار كتو نميت صار خدا تو فري بشوف حدا جديد كافي. ئەو سەرپێچانە کە کامێرەکانی ئێمە لێرە تومار دەکرێت هەموو لە ڕێڤەبەریەی ئەو سەرپێچە تومار دەکرێت و سزا لەسەر ئەو سەرپێچە تومار دەکرێت لێرە هەر شوفێرێک بێتە ئێرە دەبی غەڕەمای خۆ بدا عەفوکردن یان کو لێبورین بە هیچ شێوەیەکی نابی هەر چ شەخص بی و چ سارەبی عەفوکردن نییە و ئارمانجی سەرەکی خۆمان ئەوە که اما او جنگ او شر لسر شقامی کنترل بکن او جی اگری همو لذاتیه یعنی اسرعه ارمان جسرکی من اوه نکن کردنی پاره یعنی کو شوفر با سزاد بدرین با پاره بدرین نخیر ارمان جسرکی خو من اوه گیانی او شوفری با پاره زین لسر او سرعی زور ده بتا اگری ریدان هاتنو چونا دهو که گلک آماز بیتا بس چه مدفتن هندارین ما زیده ببن بو چه مزبیتی ببیتن مزبیتی ها چه بیتن مثلا دی ایک سرپیچی کردن بلا دیف بچن يعني دخوازما أذية ديف شون أكاب جدي الدف كان وقت بيت عقوبة كرن وقت بيت إجازة بيت سحب كرن واسطي نزف ريتافا فراستي دي أف حادثة وتشتهمي كيمبا دخوازما فراستي اف اجازه نوكات دن بصانهي بدل ببيت سيستم ما بدل ببيتن وقت زحمت اجازه و بر زحمت بسياقات و بر تو دي الشارع جدا قدره و سياقات زاني دوای دوو ڕۆژ بە دەداچوون لەگەڵ هاتوچۆی ئەو شارە دەست دەکات بە چاودێری شەقام و ڕێگاکان لە بەشی هاتوچۆی ناوشاری دهۆک دەست پێ دەکەین لێرە پۆلیسەکان ئامادە دەکرێن و ڕێنوێنی دەکرێن بارانێکی بەخڕ و سەرمایەکی زۆر جەستەی هەمووانی داپۆشیوە ئیدی دەکەونە ڕێگا ئەو کەش و هەوا ساردە مەترسی زۆر بۆ هاتوچۆ دروست دەکات بۆیە دەبێت هێواشتر بین لەو خێرایی دیاری کراوە کامێرەی چاودێری بەردەوام بە شەو ڕۆژ لە ناو شار و ڕێگاکانی دەرەوە با شێوەی جێگیر و گەڕۆک دادەنرێت ئەو کامێرایانە سەرپێچی ئەو شۆفێرانە تۆمار دەکەن کە تیژڕەون و لێخڕینی خێرا ئەنجام دەدەن کۆ زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ خێراییە هۆکارەکەی
إجازة سنة زحمة نبي ساكي برا عزيز ميكتا جبرينا خلت بلكر ضد في السويد السويد معاكس أنا نكتا جبر أكو تودي أخر ساكي برا من دو السويد نهض نشونا أجا ميكتا أجي هاد أجي خاطر دركت لا شنو بيت إكس سويد بس شنو بدش خاطر بوري شنو بوري شنو خاطر بوري خلت شنو بيت ساكي برا من أبا خش بير بس شنو بيت أبيك بيجي أخرار إن أخرى بيك تقول شو خونه قرد أبا هاي سيدة والله ساكي برا أبيك إجازة فتين بدو تا خلت هاتي خاطر بوره بس نفر دخرش بير بس شنو بيت و چند گلت انا نیکه چند گلت انا راح چند دال گلت چند 24 یعنی 24 مال گلت 24 راح 24 مال دید چلی گید 24 مال گلت انا نیکه یعنی خودن که ریدانه که چیکار 24 مال دید چند انا برا یه ساعتی برام دید برای خو خرام کنیم باشه كبر ساعتي بعد جودك خيرية تجيبورينا خلت كده ساعتي بران تجيبورينا هات خلت هات بيت جودك أكيد ده جودا دي ده من سبب جسمي ردانة كده شيء ديانته خدنا جت نصر ما فيها أنت تغرم كده باش برمن إجازة سنة زحمة إجازة سنة زحمة لما بايد وجه يسمع الربش بلوفاش زاني بلوفاش سيارة جالك ورانا هادي تجالك سريع ساعتي برا انت تجال حيطاتي ما نبرم قال حيطاتي جاب انت غرامات درس برم تسجل حيطاتي شنوبي وعائلات جلسه مەودای بینین بەهۆی باران زۆر کەم بۆتەوە سەرڕای ئەو هەموو مەترسیە چەندین سەرپێچی دەبینرێت و تۆمار دەکرێن ئەو سەرپێچیانە لەلایەن ئەو پۆلیسانە بێ چاوپۆشی تۆمار دەکرێن و سزای سەرپێچی کار دەدەن چاوەنی مرۆڤ بۆچی کە زەحمەت دەبی ئیجازە سەنەوی سەیدە زەحمەت دەبی ئیجازە سەنەوی تەنە کەس شیرەوە دە زەحمەت دەبی سەیدە زۆنی مەسەلە چییە مەسەلە بۆڕانە جێوی نەخۆشە ئەرێ وەڵڵا هێدی هێدی دل ئەخۆ مەژبەرەوەیە سەڵامەتیەوە بیت ئەرێ وەڵڵا بەری خت شتێکی سەڵامەتیەوە بیت درستە دارە پسە سەلێمەتی پێچ باشی ئیجازە سەنەوی چا قۆشەتە خڕەبووی بوو قۆشەتە جاوم عاطلة ديكو بينا خاف أو بلا دكتور برا كل جلسة يدخل أحمد نبي من ديت يا سائق ما قالك جارة تجاوز كريا سرعة قصيدة تجاوز كريا سارة ها من هاديتي سارة مازن تريلا تركي سايد سبب بر سارة دي رابوري حادثة كيل كيا داي دود بنا قرباني همچنین سر حادثه سبب سرعة سياري يعني شوفيري ما قالك بقى شدنا في باجيري ده قايشاخو جريدت ويكت خارجي فتكت بالعكس يعني قالك جارة اف سبب مرنا شوفيري همین گرد بو اگری قایش سلامتی ناگیریده ام وقت ایکی سزا دین نه هدف ما اوه یا آرمانجا ما اوه ام وی سزا دین بو پاره یا پاره خیر کرنه نخیر آرمانجا ما اوه ام شوفری پارزین حوالاتی پارزین حوالاتی بگناه پارزین کود بیتا قربانیا خلطیا یا سرپیچیا ایکی دی راستی هر شوفرک لازمه خوب ببینید پلیس هاتو چوه آرمان جامعه اوه که ام پلیسی سر جاده نهیدین ام حوالاتی خوب بجدار بکنید به چنده بو چسباندنا یاسای هات نوچونه بو چسباندنا یا پلان که جان و ریک و پیگ سر جاده بیتا انجام دان دا ریخسنا ترمبیلال سر جاده بیتا درست کرن همی هر گاوا
هاوڵاتی یان شوفێر دیت سەرپێچی شەرمە و عیبە ئەس بێژم هیچ ڕیدان نابن هەر گاوام ئەم حتان و کەژی ببینین کو سەرپێچی زەڵامینیە و خوشمێرانیە ئەکید دێ ڕیدان هەبن و دێ خەلەتی هەبن لەو ما هەمی گاوایە گوتی دەستێکی بتنێ دەنگ لێ ناهێت هەندی پۆلیسی هاتوچۆیە بکات حتا هاوڵاتی بەشدار نەبیت هاتوچۆیە گۆڕ ڕێکوپێک درست نابێت بە جۆرەی ئاماری هاتوچۆی گشتی هەرێم لا تەواوی هەرێمی کوردستان نزیکەی 4,000 ڕووداوی هاتوچۆ ڕوویان داوە لەو ژمارەیەش 854 ڕووداو لە شاری دهۆک بووە زیاتر لە 74 کەس گیانیان لەدەستداوە و نزیکەی 1000 کەسیش بریندار بوون لە ماوەی دەمانگی ساڵی 2019دا نزیکەی 2 ملیۆن سەرپێچی تۆمار کراون لەو دەمانگە زیاتر لە 1,300,000 سەرپێچی خێرایی تۆمار کراوە کە زیاتر لە 601,000 سەرپێچی لێخوڕین بە خێرایی لە کامێرای هاتوچۆ لە شاری دهۆک تۆمار کراوە. لا کۆتاییدا ترافیک هەموو هەوڵی بنیادنانی کۆمەڵگایەکی هۆشیارە لە بواری هاتوچۆ دروستکردنی تاکێکی ڕۆشنبیر و شۆفێرێکی لێهاتوو کارامە و مرۆڤێکی پابند با ڕێنمایی یاساکانی هاتوچۆ تا هەمووان پارێزراو بن تا چیتر شەقامەکان نەبرن گۆڕەپانی جەنگ و کوشتن و مردن بەهۆی ڕووداوی هاتوچۆ و گۆڕستانەکانیش چیتر پڕ نەبن لە قوربانیانی ڕووداوی هاتوچۆ.